سەبارەت بە کۆبوونەوەکەی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەبەرهێنەران و بەگەڕستنەوەی ئەو پرۆژانەی کە بەهۆی قەیرانی داراییەوە وەستا بوون گفتوگوی زیاترەکەین بە میوانداری کاک یاسین محمود تەبێژی وەبەرهێنەرانی کوردستان کە لە ستودیۆ لەگەڵمانە بەخێربێ کاک یاسین سوپاس دەکەین. ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان کرد لەگەڵ جەنابی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک خوبەت تاڵەبانی و کۆمەڵێک تەوەر لەوێ باس کران. کۆبوونەوەکە چیتیا گوزەرا و ڕێری چیتان نالێت؟ سپاسانەکەم دیارە و کۆبوونەوەی کە لە ماوەی یەک دومانی ڕابردوو بە شێوەیەکی گشتی ئەگەر سێرێکیان بکەین یاخود بیری بەڕێستان و واروها بینەرانی خۆشەویستی کەناڵی کورسات بخەینەوانەیە چەند کۆبوونێ بوو بە دوایەکە. کۆبوونەوەی گەورەیان کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابووری بوو کە کۆبوونەوەیەکی زۆر باش بوو، قەراری گرنگی تیادرا. کۆبوونەوەی دووەم کۆبوونەوەی بەڕێز دیسانەوانەیە کاک خوبەت تاڵەبانی و هەروەها کاک نێچیرەڤانیش بوو لەگەڵ خاوەن کارگە پیشەسازەکان، دوای جارێک تر کاک خوبەت لەگەڵ خاوەن کارگە زۆر باشەکان، و هەروەها کۆبوونەوەی ئامادەکاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کە لەگەڵ وەبەرهێنەرەکان بوو ئەوە زۆر نزیک بوو لەم چەند ڕۆژەی پێش و کۆبوونەوەکەی دوێنێش پێرێژەوە کۆبوونەوەی هەردیسانەوە جێگری سەرۆکی حکوومەت کاک خوبەت لەگەڵ بەڵێندەران. لە کۆی ئەم کۆبوونەوانەی کە لە ماوەی ڕابردووە بەندە بەشدار بووم لە زۆربەی کۆبوونەوەکانە و بە ئاگاین لە ڕەوشی واقعی ئێستای کەرتی تایبەت ئێستا بۆمان دەرکەوتووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سیاسەتانێکی ئێستا پێڕێوەکە بریتە لەوەی کە پرۆژە چاکسازیەکانی خۆی کە کردوێتی لە کەرتی گشتیە ئیتر ئێستا ئەوێ بیخاتە بواری جێبەجێکردنەوە. هەموو پرۆژە چاکسازیەکانی حکوومەتیش ناکەوێتە بواری جێبەجێکردنەوەوانێ هەتاوەکو کەرتی تایبەتی هەرێمی کوردستان خۆی نەگرێتەوانێ و هەروە نەچێتە سەر ڕێگا ڕاستەکە، نەچێتە کەرتێکی تایبەتی تەندروستی باشمانەوێت. بۆیە لەم کۆبوونەوەی کە کردمان بەڕاستی من ئەوەی کۆبوونەوەکەی ئەم دوێنێ پێرە باز دەکەم کە کۆبوونەیەکی زۆر باش بوو. ببینە کاریگەری ئەو کۆبوونەیە چەنە گرنگ بوو. کۆبوونەوە لە ئەنجومەنی وەزیران ئەنجام درا دوای چەند کاتژێرێک کە بەڕێز تاڵەبانی هەتا نەشیدا بە میدیاکان لێوە نەبوون، بەڵام هەندێک برادەر و مەلاسین و ئانی کە لە فەیسبوک دایان بەزان دەقی کۆبوونەوەکەمان بڵاو کردەوە بازار جموزۆڵێکی بەخۆی بینی. ئەو چەکی مقاولەی کە سعری گەشت بە 286,000 خەڵکگیری خوارد و بەدەستەوە ئەکسەر دابەزێ خوارد بۆ 230,000 و ئەمڕۆ 220,000 لە کەلارم ڕۆبوو بە 200,000 کە هەندێک لە مقاولەکان هەر لێوە بەڵێنیاندا تیان ئەگەر چەک بێتەوە 200,000 پرۆژەکانمان دەست پێکەینەوە. کەواتە کاریگەریی زۆر گەورەی ئەبێت ئەگەر لە داهاتووشدا بە تەواوەتی بچێتە واری جێبەجێکردن. ئێستا ئەو قسانەی کە بەڕێز خوبەت تاڵەبانی کردی بۆ بەڵێندەرەکان و هەروەها ئەو گوێبیستنی کە گوێ گرت، من لێرەوانێ بەڕاستی ناچارم لە کەناڵی کورسات وڵم هەر کەناڵی کەش داوەتی کردمان من ئەوە مەوت پڕ بەدڵ سوپاسی خوبەت تاڵەبانیەکەین کە بە سنگێکی زۆر فراوانە گوێی بۆ ئێمە گرت. حتا هەندێک بەڵێندەر زیادیش ڕۆی لە ناو کۆبوونەوەکە کە ئەڵم زیاد ڕۆی من ڕێزمێ بۆ بەڵێندەرەکان، یعنی لە قسەی دڵیان زیاتریان کرد، بەڵام ئەو بە سنگێکی فراوانە وەریگرت سوپاسی بەڵێندەرەکان و کەرتی تایبەتی کرد کە تەحملی ئەم وەزعانەیان کردووە. بەڵام ئەو بڕیارانە کە ئێمە ئاگادارین ئەنووسرێتەوانێ و جارێکی تر سیاغا کرێتەوە دەرێت بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان جێبەجێکەن بازاری کوردستان جموزۆڵی زۆر باشی تیا دروست دەبێتەوە. ئێمە لە کێشەی ئێمە لە کوردستانە ئەمە نیە لە کوردستانە ئابووریمان نەبێ، پارەمان نەبێ، داهات نەبێ، پارە لای خەڵک نەبێ، سوولەی نەقدی بە تەواوەتی نەمابێت. هەمووی هەیە بەس ڕێک نەخراوەتەوە. خۆی بەس کێشەکە ئەمەیە. ئێمە ئەو زروفە سیاسیانی کە بەسەر کوردستان هات ئەم ناسەقامگیری دروست کرد بۆ کابینی هەشت. بەڕاستی من پێم خۆش نییە لێرەوانێ ینی ڕێگلام بکەم، بەڵام ئەو هەموو کارەسات و قەیرانی کە بەسەر کابینەی هەشت هات ئەبوایە کابینی هەشت نەمایە، ئەبوایە کابینی هەشتە خۆی نەگرتایە. بەڵام ئافرین بۆ ئەوانەی کە شەو ڕۆژیان خستە سەرێک لە کابینەی هەشت توانیان وا بکەن لەسەر پێی خۆیان بوەستن بەرامبەر بەو هەموو تەحەدایەتانە بوەستنەوانێک کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوانێ. تۆ بیرکەرەوە هەرێمی کوردستان لە ماوەی 2-3 ساڵات چی بەسەرات؟ بەس ئێستا ئێمە کە باسی ئابووریەکەین ناچارین باسیکەین، ئێمە خۆمان لە کەرتی تایبەتین. ئێستا ئابووری کوردستان پێویستی بەم کۆبوونەوانەیە، پێویستی بەوە هەبوو وەک باسم کرد جەنابتان گوێتان لێ پێویستی بۆ هەیە دایما عادەتەن ئابووری